مامۆستا غازی کە هاتمەوە ژوورە زۆرم بەلاوە سەیر بوو و دیمەنێکی سەرنجڕاکێش و جیاوازی هەبوو. بەگشتی سوودی و ژوورە چیە و بۆچی پێویستە سنتەرەکان ژوورێکی وایان هەبێت؟ بەڵێ. و ئایا ئەمە منداڵ تووڕە ناکات ئەو ڕووناچەیان سوودی بۆ منداڵەکە هەیە؟ بەڵێ مامۆستاکەم بەدڵنیایی و مەفروزە ژوورێکی وها لە هەموو سنتەرێکە بێ. ئەمە ژووری تەواوکاری پێ دەڵێن لە بۆ ئەو منداڵێکەوە گرفتیان هەیە لەلایەنی هەستیەکانەوە. کە لانی بۆنکردن و تامکردن و بیستن و بینین و بەرکەوتەکانە کە زۆرمان هەیە هەستیەکان بەڵام ئەوەیکەوە باوبی ئەو پێنجێ و دووت کەشی لەگەرە کە دەهلیزی و هەست حەمیقی پێدەڕێن بەڕاستی لەبەر هەندێکە ئەو ژوورێکە یارمەتی ئەو منداڵانە دەداتن کە لەو لایەنێکەوە تازە باسم کرد گرفتیان هەیە لێکوانە چارەسەر وەردەگرن. بەشێکیان بۆ منە لەو منداڵانە کەوا نظر جانبیان هەیە کە چاوەکانیان دێنین و دەبن لای ڕاست و لای چەپ مەسەلەن سوود وەردەگرین لەو گولۆپە ڕەنگا و ڕەنگانە. ئەوە بەشێکیانە بەشێکتر لەوانەیە ئێمە لێزەرمان هەیە لە دیوارەکە دەدەین لەسەر یەک وێنە ئێستا لەو ماوەی ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە لە ئەکاونتەکەی خۆماندا منداڵێک گرفتی هەبوو لە مەسەلەن لە بینینەکەیدا ژوورەکەمان تاو گەر ئێستا ئەوەی بکوژێنینەوە تاو تاریک دەبیتن. ئەلێکوانە کۆمەڵێک مؤسسەمانە بۆ دانەبوو بەلای لێمانەدا منداڵەکە تەنها ئەو چاوی خۆی ڕادەگرت و تەرکیزی خۆی داویستە سەر ئەو کەلوپەلێکەوە لە حەردەکەیە وەری دەگرتەوە. ئێستا ئەو ژوورەمان بینی لەگەڵ پۆلەکە کە قوتابیەکان لەوێ دەبوون. ئایا ژووری تری شەیە کە قوتابیەکان سوودی لێ وەردەگرن؟ بالضبط ئەوانی کەوا خوارێ باسمان کرد زیاتر لەبۆ بەشەکانی ئۆتیزمەکانە یەکوانە ژووریشی تاواکاری هەستەیە پۆلیتکەمان هەیە کە قۆناغی ئەکادمی پێش ئەکادمی بەڵێ بەدڵنیاییەوە ئامادەیان دەکەین لە بۆ قوتابخانەدا. مامۆستا غازی لێرە ژوورێکی تریش دەبینێت. ئایا سوودی ئەو ژوورە چییە؟ بەڵێ مامۆستا گیان ئەوە ژووری ئەکادمیە کە ئەو منداڵانی گرفتیان هەیە لە قۆناغی پێش ئەکادمی و ئەکادمی ئامادە دەکرێن لە بۆ قوتابخانە و باخچەی ساوایەکاندا. ژوورەکەمان بە شێوازیشی وها مسەخەر کرێ لە بۆ منداڵەکان کە ڕێک وەکو پۆلێشی قوتابخانەی گەڕەکی خۆی بیتن کە منداڵەکە دوو ڕۆژکە لەو سنتەرە دەرچوو بڕواتە ئەوێندە نەک کە مەسەلەن ئەو بەشەی نەدیبیتن ئەو ژوورەی نەدیتی بە منداڵەکە کە دەستە ناو ژینگەی قوتابخانە تاو تووشی پەرتەوازە و ببینی ڕەحلە و سەبوورە و قەلەم و جانتا لێکوانە منداڵەکە بەو شێوازە ئامادە دەکرێتن کە مەسەلەن لە داهاتوودا چۆ قوتابخانە تووشی ئەو ئاستەنجارە دەبێتن کە دەرسەکانی وەسەر بوون میوانەی کوردیە وێنەکێشانە بەشێکمان هەیە هەر منداڵ لەو پۆلەی قۆناغی پێش ئەکادمی وەردەگرێت کە بەداخەوە بەشێک لە ڕاهێنەرەکان ئەو قۆناغە بە وردی لەگەڵ منداڵەکان ناکەن کە پێش ئەکادمی و ئەکادمیەکان. واتە گرنگە کار لەسەر دیکۆر و ڕنگ بکرێت لە بەدڵنیاییەوە یعنی ناکرێتن جیاوازێک لە بینی ئەو منداڵێکەوە ئۆتیزمەکانیان تۆزێک سووکە چەند نیشانیان تێدا هەیە لەگەر منداڵێکی نۆرمال بکرێتن لە ڕووی فێرکاریەوە. ئێمە بە شێوازێک بۆمان چاکردون ئەو منداڵانێکەوە ئۆتیزمەکانیان سووکە چونکە چەند منداڵ لێکوانە تەخەروزی کرێت چوتە قوتابخانە ئەو بەشەی کە دیتیە ڕۆیشتەوە قوتابخانە بەلایەوە ئاساییە ڕێک وەکو سەنتەری ئایندەیە کە دابینیت منداڵەکەی لەوێن دەردانایە و سەرەن ڕاهێنانی وەرگرتەوە. دەست خۆش مامۆستا غازی مامۆستا هێلین دەستان خۆش بێ. پرۆگرامێکی بە سوود بوو پێم وایە بۆ دایک و باوکان سوودی لێ وەردەگرن بۆ ئەوانەی کە ئەو بابەتیان هەیە.